إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. بردوام لجيانا أجين كجيان اشتيايا جياي روجان ديتو أروا هفتكان ديتو أرون مانغكان ديتو أروا صالانش ديتو أروا. ئێمە لەناو ئەم دەورەی حیاتە ئەژین. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم هەر کاتێ سەرەتای مانگێکی تازە بەهاتایە بەسەرا پێغەمبەری خۆشەویست ئەی فەرموو خودایە ئەم مانگەشە بەخێر و بە ئەمن و ئاسایش و ئیمانەوە بهێنە بەسەرمانە، بە سەلامەت و بە ئیسلامەوە بهێنە بەسەرمانە. پەروەردگاری ئێمە و پەروەردگاری تۆ ئەی مانگ خوای پەروەردگارە، ئینشاء الله ئەبێ بە مانگی خێر و بەرەکەت. وخوای تعالایش لە قورئانە ئەفەرمی ئەی محەممەد صلی الله عليه وسلم پرسیارت لێ ئەکەن دەربارەی مانگ کە ئەم مانگە دێت و ئەڕوا، تۆش پیان بڵێ ئەوە خوای تعالی بۆیە دروستی کردووە، حکمەتی گەورە لەسەر ئەوەیە کەوا خەڵک میقات و وەقتەکان بزانن لەگەڵ کاتەکانی حەج و ڕۆژ و عیبادەتەکانیانە. بەڵام ئەم مانگەی کە دێت بەسەرا جیاوازە، تامێکی تایبەتی هەیە خۆشەویستەکانم، چونکە پاش دوو ڕۆژی کە ئینشاء الله ساڵی تازەی کۆچی دێت بەسەرا. ساڵی تازەی کۆچی واتە ساڵی ئەبێ بە ئێستا هاین لە ساڵی 1437 ئەو کاتە دوای دوو ڕۆژی کە ئەبێ بە ساڵی 1438 کۆچی. ئەم ساڵی کۆچیە طبعاً ئەمە ساڵی ئەسڵی ئێمەیە، ساڵی مسلمانانە، ساڵی ئیسلامە. لە سەردەمی پێغەمبەری خۆشەویستە صلی الله عليه وسلم ساڵ کاری پێ نەئەکرا، هەروەها لە سەردەمی خلافەتی عومەری کوڕی خەتابە خوای تعالی لێیان ڕازی بێت، لە سەردەمی خلافەتی ئەبوو بەکرا پاشان 3 ساڵیش لە زمانی ئیمامی عومەریش یعنی عەمەلی پێ نەئەکرا. پاشان ئیمامی عومەر کاتێک نووسراوێکی ئەنووسا بۆ والیەکانی لە وڵاتەکان، ئەوانیش ئەیانوت نازانین ئەمە تاریخەکەی کێ، یعنی ئەمەی کە تۆ ناردووتە نازانین بۆ کێ و کەی ناردووتە. بۆیە ئیمامی عومەر سەحابەکانی پێغەمبەری کۆ کردەوە و پرسوڕای پێکردن کەوا چی بکەین بۆ دانانی مێژوویەک، تاریخێک، ساڵێک هەبێ کە ئینسان لەسەری بڕوا، چی بکەین؟ ئەوانی شوتیان کۆمەڵێکیان وتیان با لەسەر تاریخی فارسەکان بچین. ئەو کاتە فارسەکان دەوڵەتی فارس تاریخیان وا بۆ هەر کاتێ پیاوێکی گەورەیان بمردایە ئەیان کردە سەرەتای ساڵی خۆیان یان سەرەتای تاریخی خۆیان. ئیمامی عومەر ئەوەی بەدڵ نەبوو، پاشان کۆمەڵێکیان وتیان با لەسەر تاریخی ڕۆمەکان بچین کە ئێستا پێ ئەوترێت 2016 لەسەر ئەم تاریخە بچین. ئیمامی عومەر ئەویشی پێخۆش نەبوو، فەرمویان لە دایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەین بە تاریخ و مێژووی ئیسلام. کۆمەڵێکیان وتیان ئەو کاتێک کە پێغەمبەر وحی بۆ دابەزی با بکەین بە تاریخی ئیسلام. کۆمەڵێکی تریان فەرمویان ئەو ڕۆژەی کە پێغەمبەر کۆچی کرد لە مەککەوە بۆ مەدینە بە ئەوە بکەین. ئیمامی عومەر ئەمەی سێمیانی بەدڵ بوو، چونکە فەرمووی بەڕاستی کۆچکردنی پێغەمبەر لە مەککەوە بۆ مەدینە حق فەرقیە بۆ بجیاوازیەک، فورقانێک لە بینی حەق و باتڵە. بۆیە ئەوەیان بەدڵ بوو، ئەوەیان کرد بە سەرەتای ساڵی ئیسلامەتی و مانگەکەیشیان گەڕانەوە بۆ مانگی محەڕەم، چونکە مانگی محەڕەم ئیتر سەرەتایەکە بۆ وەکو بڵێ خەڵک لە حەج بوونەتەوە و هەندێک مناسەباتی تریش پێشۆ. بۆیە محەڕەمیان یەکی محەڕەمیان کرد بە سەرەتای مانگەکە و سەرەتای ساڵەکەش. یەکی محەڕەم بوو بە سەرەتای ساڵی کۆچی و لەو ڕۆژە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆچی کردووە بوو بە یەکەم ساڵ، یعنی ساڵی یەکەم. یعنی ئێستا دوای دوو ڕۆژی تر ئێمە ئەتوانین بڵێن 1438 ساڵە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەککەوە کۆچی کردووە بۆ مەدینە. جا ئەم تاریخ و بێژووە حەقە مسلمانان ئاگایان لێی بێ
و حق مسلمانان گرنگیشی پێ بدەن چونکە ئەمە تاریخ و مێژووی دینداریەتیانە خۆشەویستەکانم. ساڵی تازەی کۆچی فرسەتێکە بۆ ئەوەی ئینسان بێتە خۆیان، مراجعەیەکی خۆی بکە، جارێکی تر تاوتێی کردەوەکانی خۆی بکە. یعنی هەموو ئینسانێ ئیسە خەریکی بازرگانی و تجارەت بێ لەسەری ساڵا ستەیرێکی یان ماوەی جارێک کاتێکی داناوە تەماشایەکی دوکانەکەی ئەکات، تەماشای بازرگانەکەی خۆی ئەکات، بزان قازانجی کردووە، زەرەری کردووە، بزانم ئەم مانگەیە ئەم ساڵەت چی کردووە، چی بە چی کردووە. ئەمە حساباتێکە زەرورە، هەموو تاجرێکەی کە، هەموو بازرگانێکەی کە. تۆش کە بازرگانی لەگەڵ خوایە ئەەکەی بۆ دیندارێتی. إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. بازرگانەکەی تۆ ئەوەیە لەگەڵ خوایە تۆ خۆت ئەفرۆشی بە بەهەشت. ئەم بازرگانیەتە بزانم گەیشتوتە چی حاڵەتێکی. ئایا نوێژەکانت وەکو جاران وایە؟ ئایا ئیسلامەتیەکەت وەکو جاران وایە؟ سارد نەبوویتەتەوە؟ ئایا وەکو جاران ئێستا حەزەکەی خەڵک بێ بۆ دیندارێتی؟ ئایا وەکو جاران ئایا حزبایەتی و سیاسەت تەئسیری تێت نەکردووە؟ ئایا ئەم زروفە تەئسیری تێت نەکردووە؟ ئایا نەبوویتە عەبدی ئەم مەسئولەکە و ئەو مەسئولەکە؟ ئایا معجببوونی تۆ بە هەندێک کەس کە لە ڕاگەیاندنەکان دەرەچێ خۆشەویستی خوا و پێغەمبەری لە دڵتا کەم نەکردوێتەوە؟ مراجعەیە کە پێویستە ئێمە هەمومان بیکەین. خۆشەویستەکانم خەڵکێکی زۆر دینی لە دەست داوە، خەڵکێکی زۆر کاتێک گوێت لێیانە بێ لە تەلەڤیزۆن دەرئەچن یا لەم لاولەولا قسە ئەکەن یا لە مەجلیسەکانە قسە ئەکەن، خەڵکێکی زۆر ئاگای لە خۆی نییە دێ چوار ڕکاتە نوێژەکەی لە مزگەوتە ئەکا، بەڵام ئاگای لە خۆی نییە، باوەڕ بکەن ئامادە نییە لە پێناوی ئیسلامەتی و دیندارێتیە بچووکترین تەضحیە و قوربانی بدە. بەڵام بۆ دینارەکانی گیرفانی هەموو شتێکەکە. یعنی ئەمە مراجعەیە کە پێویستە هەموومان بیکەین. ئایا وەک ئەو ڕۆژەی کە دەسم کرد بە نوێژ کە هاتم پەیمانم لەگەڵ خۆیان تازە کردو، ئایا پەیمانەکەم بەرەو بام چووە بەرەو خوار چووە؟ ئەگەر یەک تۆ زیات بێتە خوارەوە هەموو تاجرێ زۆر زۆری پێ ناخۆشە کە ئەو ساڵە خەساری کردبێ قازانجی نەکردبێ. هەموو تاجرێ زۆری پێ ناخۆشە. تۆش کە تجارەتە گەورەکەت لەگەڵ خوایە بێ زۆرت پێ ناخۆش بێ، دیندارێتیت کز بوو بێ، ئیسلامەتیت کز بوو بێ. ئەوە زۆر مهمە ئاگامان لێ بێ خۆشەویستەکانم، چونکە ئێمە ساڵ بە ساڵ تێپەڕ ئەبێ بەسەر عومرمانە و کە ساڵان تێپەڕ ئەبێ طبعاً هەموو ساڵێک کە تێپەڕ ئەبێ خەڵکی تایە دوو جۆرن خۆشەویستەکانم. کۆمەڵی خەڵک سەرکەوتون تجارەتەکەیان قازانجی کردو، زۆر دڵیان خۆشە، زۆر مرتاحن، زۆر وەکو چۆن بڵێ کابرا ئەڵێ وەڵا ئەم ساڵە من مەسەلەن 2 دەفتەر 3 دەفتەر قازانجم کردو دڵخۆشە. بەڵام کەسێکی تر 2-3 دەفتەر زەرەری کردبێ زۆر بێتاقەت و غەمبارە. ئاوا تەماشا و محاسبەی خۆتان بکەن لەسەری ساڵانە، لەسەری مناسباتەکانە، ئاوا محاسبەی خۆت کە بزانم تۆ چنێ قازانجت کردە لە دیندارێتیتەوە چنێ زەرەرت کردووە. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ ڕوئەکاتە ئێمەی مسلمان و پێمان ئەڵێ قو ئەنفوسەکم وأهليكم نارا وقودها الناس والحجارة. ئەم عمرێک هەر ئەبێ تەواو ببێ خۆشەویستەکانم. واللهی ڕۆژ بە ڕۆژ من و تۆ لە خواوە نزیکە بی. گشت ساڵێک کە تێتە سەرە ساڵ یعنی گشت سەری ساڵێ ئێمە ساڵێ لە خواوە نزیکە بینەوە. ساڵێک یان لە جەهەنەم یان لە بەهەشت خوا پەنامان بدات نزیکە بینەوە. یعنی ساڵێک بەرەو لای خوا ئەچین و ساڵێکی ترە خەینە پشت. یعنی ئەگەر تەمەنت 6 ساڵ بێ، یعنی هەموو عمرت 6 ساڵ تەمەنت بۆ دانرابێ لەلایەن خواوە، تۆ ئەگەر چلی تەواو کرد بێ بڕاتە 41، تۆ لەم لاوە ئەبێتە 41 لەو لاوە ئەبێتە 90 ساڵێکی تر لەو لا ئەبێتە 18 لەو لا ئەبێتە 42 بەرەبەرە لەو لاوە نزیکە بیتەوە، لە کۆتایەکەی نزیکە بیتەوە. بۆیە ئەبێ ئاگات لە خۆت بێ، ئاگات لە ماڵ و مناڵت بێ، لە ئاگری جەهەنەم بیان پارێزە، ئاگات لە خزم و دۆست و کەس و کارەکانی دەور و بەرد بێ. خۆشەویستان حەقە ئێمە نەسیحەتی یەک بکەین، حەقە ئێمە ئامۆژگاری یەک بکەین، حەقە بێینە خۆمانە مراجعەی خۆمان بکەین. ڕۆژێ دێ خۆشەویستەکانم کاتی ئەگەینە لای خوای تەعالا ئەم هەموو زەخرەفە و مەخرەفە هیچی قیمەتی نامێنێ، واللهی هیچی قیمەتی نامێنێ، ئەم پلە و پایە و مەنسەب و پارە و پولە نامێنێ. ئێمە یەک مردن قەرزارین، ئینسانی ئیماندار ئیمانی وایە و قەناعەتی وایە یەک جا ئەمرێ و ئەو مردنەیش دیاری کراوە لەلایەن خوای تەعالاوە. واللهی ئەگەر ڕزقەکەت بۆ ڕزقتیش دیاری کراوە وەکو پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم، واللهی یەک تیکە نانت ما بێ نامری،
ئیتر بۆ تۆقەیوی ئیتر بۆ ئەتۆقیت والله یەقمی ئاوت مابێ نامریت هەتا نەیخۆیتەوە یەکتی کە نانت مابێ نامریت هەتا وەکو نەیخۆی ئیتر بۆچی ئەتۆقی دین لە دەسەدەی لەبەر خاتری قوت و ماڵ و سەرۆت و سامانی دنیا ئەمجا حتا لە دەستیشی بدەی خەڵکانێکی زۆر شوێنی زەرەق و بەرەقی دنیا کەوتون بە ناوی جۆرا و جۆرەوە دینەکەی خۆیانیان لە دەست داوە یان زەعیف و ئیمانیان لە ئەخیریشە هیچیان دەست ناکەوێ یعنی ئەو دین لە دەستدانە کە لە دەستێدەی بەخوا یەکتی کە ڕزقت زیان ناکە یەک دینار ناوێتە سەر ئەوەی کە بۆ دیاری کراوە ئیتر بۆچی ئینسان ئاوا بڕۆخێ لە ڕۆژانێ بترسین کە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ حتى إذا جاءوها شهد عليهم سمعهم وأبصارهم وجلودهم بما كانوا يعملون أو رجيك أقريت ولا إخوائي تعالى أو كاتا أو زوانا دريجيك قسي بيك إيسا أو زوانا أو دميك دمي خوتو خود سيطر ومشكيس خود سيطر بسريع أي نقيان تواو أو كاتانا جوية كانت ديتا قسا كردن كالدسي توان يوشايتي راستقين أبي بدا أو كاتا چاوەکانت دێنە قسە کردن ئەو کاتە پێستەکانت پێستی لاشەت دێتە قسە کردن هەموو شایەتیت لەسەر ئەدا لەسەر ئەوەی کە کردوتە وقالوا لجلودهم لما شهدتم علينا لو دوات تۆ گلەیی لە پێستەی خۆتەکەی ئەڵێی پێستەکەم خۆ تۆ ئەسووتێی تۆ ڕۆیتە جەهەنەم و ئەسووتێی بۆ شایەتی دا لەسەری من قالوا ئەوان چی ئەڵێن قالوا أنطقنا الله الذي أنطق كل شيء أو خوايا هاوردمان الزمان كهموش تكاني هنا وتزمان أمره وهو خلقكم أول مرة وأو درستاني كردوا يكم جاء وإليه ترجعون وهم من بلا أو قرينوا وما كنتم تستترون أن يشهد عليكم سمعكم ولا أبصاركم ولا جلودكم قد حسابتان نكرد بالروجيكي آوا روجي بيت شاوي خود لسر الشايتي بدا گوشکی خۆت لەسەرت شایەتی بدا پێستەکانت لەسەرت شایەتی بدا قەت تەسەورت نەکردووە تۆ گومانت وانە بووە ولكن ظننتم أن الله لا يعلم كثيرا مما تعملون واتا نزاني خوا زۆربەی ئەو شتانی کە ئەیکەن خوا پێی نازانێ والله پێی ئەزانێ ئینسانە بێ حسابات بۆ ئەو ڕۆژە بکە حساب بۆ ئەو ڕۆژەکە کە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلى الله عليه وسلم لا تزول قدم عبد حتى يسأل عن عمره فيما أفناه وعن شبابه فيما أبلاه إنسان الرجي قيامتها بي لار نابيتوا ناخلسكي حتى وكو برسياري چوار برسياري لينا كان چوار برسيار يكم برسياركا لسر عمره لسر تمنى لسر لچيا برتسر آياتو أم صالك هاتا سرتا لچيا برتسر همون روجي كتازة دي تبانا شایەتیت لەسەر ئەدا پێت ئەڵێ کاتێ بەیانی دەرەچی ئەڵێ من ڕۆژێکی تازم شایەتم لەسەر هەرچی تیاما ئەیکەی و کاتێکیش ئاوا ئەبم تازە جارێکی تر ناگەڕێمەوە هەتا ڕۆژی قیامەت لە ڕۆژی قیامەت هەتێم شایەتەکەی خۆم ئەدەم الله ئەکبەر الله ئەکبەر لەو ڕۆژە خۆشەویستەکانم لەو ڕۆژەی بزانم چی دەور ئەبینێ ئەوانەی کە ئێمە لەبەر خاتری ئەوە ئەم دینداریەتیە لە دەست ئەدەین یان ئیمانمان زەعیف ئەبێ لەبەر خاتری شتە دنیایەکان ئایا لەو ڕۆژە هیچی قیمەتی هەیە هەموو ڕۆژەکانی ژیان کە دەرئەچێ پێت ئەڵێ ئەنا یەوم جەدید وعلى عملك شهید من ڕۆژێکی تازم و لەسەر کردەوەکانت شایەتم فإذا ذهبت فلا أرجع إلا يوم القيامة أجر رويشتم ناقر يموا إلا رجي قيامت كتيم شايتيت لسر أدم بزانم لو رجت چیت کردووە چیت تایە ئەنجام داوە چی قسەیەک لە دەمت دەرچووە بێ ئاگامان لە خۆمان بێ خۆشەویستەکانم زۆر زۆر زەرورە ئینسانی مسلمان ئاگای لە خۆی و لە زمانی و لە کردەوەکانی بێ خوای گەورە بخاتە ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدا نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە لەوانەمان بگێڕی کە
قسەیەک لە دەمیان دەرناچێت تۆیان لێ بڕەنجێ یا ڕەبی لەوانەمان بگێڕی کەوا خۆشەویستی تۆ و خۆشەویستی پێغەمبەرەکەت و خۆشەویستی دینەکەت لەناو دڵیانە جێگیر بووە یا ڕەبی خوایە ماڵی دنیا و زەخرەفەی دنیا و پارە و پول و ماڵ و مناڵ لەمان خەڵەتێنێ یا ڕەبی خوایە هیچ شتێک لە تۆمان دوور نەخاتەوە یا ڕەبی خوایە ئیسلاحمان بکەی یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی ئیسلاحی گەنجەکانمان بکەی ئیسلاحی کاربەدەستانی وڵاتەکەمان بکەی یا ڕەبی خوایە بەرەو باشە بمان بی یا ڕەبی دوورمان خەیتەوە لە هەموو خراپەیەک جا ئەم تاریخ و بێژووە حەقە مسلمانان ئاگایان لێی بێ و حەقە مسلمانان گرنگیشی پێ بدەن چونکە ئەمە تاریخ و مێژووی دیندارێتیانە خۆشەویستەکانم حەقی ئینسانە کەوا گرنگی بداتە مێژوو تاریخەکانی لەلایەن قەومیەتەوە وەکو ئێمە کوردین حەقی خۆمانە کە ملەتی کورد گرنگی بابە مێژووی خۆی بەڵام براینە دیندارێتی لەسەرەوەی هەموو شتەکانە دیندارێتی لەسەرەوەی هەموو شتەکانە و یەکێک لەو دەرسانەش کە ئێمە وەری ئەگرین لە هیجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم دەرسە گرنگەیە ئازیزەکانم یعنی کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە بزانین کە دین و عەقیدە و بیر و باوەڕ لەسەرەوەی هەموو شتەکانە ئەمە مەسئلەیە کە زۆر گرنگە کێ لێیتی ئەگا کێش لێیتێ ناگا دوای زمانەیەک ئەزانێ وایە چونکە ئینسان لە پێناوی بیر و باوەڕ و عەقیدەکەیە ئامادەیە خاک و نیشتمان و وڵاتی خۆشی بەجێبێڵێ ئەوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم مەکەی چەند خۆشویست وڵات و نیشتمانەکەی خۆی چەند خۆشویست بەڵام بەجێی هێڵا لە پێناوی عەقیدە و بیر و باوەڕەکەیە و کاتێ چوە سەر بەرزایەکانی مەککە بەری کردە دواوە فەرمووی ئەی مەککە تۆ خۆشەویستترین وڵاتی خوای لە دڵما بەڵام نەیەن هێڵا لە ناوتا بمێنمەوە دیندارێتی بکەم عقيدة وبير وباور لسه هموش تكانوا يا اخوي تعالى القرآن بيروزا أفرمي لسورة التوبة أفرمي قل إن كان آباؤكم وأبناؤكم وإخوانكم يترحتاوك أرواء أفرمي أو أموال اقترفتموها وتجارة تخشون كسادها ومساكن ترضونها أحب إليكم من الله ورسوله وجهاد في سبيله يعني آية براود يبكى باوكت كرت جند خيزانت سروة سامانت تجارتت مالت بازرگانيت تنانت أو مشتواني كتيايا أجي أمانة خوشويسة للات يا أخوة وبيغمري إخوة صلى الله عليه وسلم كامل أما براورده لبين إيمان وكفرة أما براورده خوشويسة كانم أما مسألة كبو إمروي إما زور جرنجا والله أما كزور بي مسلمان تيكوتون تيايا أما كزور بي مسلمان تيكوتون تيايا أما كمسلماني واهي كوا آمادنية لبيناوي عقيدك بتشكترين قرباني بدا بس لبيناوي خوي وطني جيرفانو قوتي روجانيو لبيناوي أوشتانا آماده بشكوجن أما فرقك كابرا آمادنية كابرا خوشويسي دين للاي بو تشتكي آسائي يعني هيد أم برادرك لم چند روجه لقل منا وتويجيك اللباري خطبه جمعه هيش دوري نماوه خطبه جمعه هيش كاريگريكي نما عالم خريكي جيرفان وقوتيتي لاي أوايا أجينا لاي إيمان دار لاي أو كعقيدكي قراوة كعقيدكي تيكشوا كبيرو باوركي تيكشوا إيمي إيمان دار للامان خوا وبيغمري خوا وعبادة كان وطاعة كان لسروي هموش تكانا لبينانا روحي خوشمان أبخشين نك تنها بارو مال وسروة وسامان لبينانا روحي خوشمان أبخشين جاء إنسان كعقيدكي لي تيكشوا أوايا مسألة كان بوي أم مسألة زور بقرن قو بهند ور بقرن أو درساني كوري يقرين لهجرتي بيغمر صلى الله عليه وسلم أويا كاتي بيغمري خوا هاتم مدينة واجب لسر حرشي مسلمان هي لأنحاي دنيايا كأبن بمسلمان كواجب كان بو مدينة حرشي مسلمانك أبوايا مسلمان كردايا بو مدينة صلى الله عليه وسلم دعاء أويك أخوي تعالى مكي آزاد كردواي 8 سال مكة كوتو دسي مسلمان جاريكي تر بيغمري خواه فرموي لا هجرة بعد الفتح فرموي دواي فتحي مكة وآزاد كردني مكة ايتر هجرته كوتش نما راس هجرته كوتش نما لمكة وبو مدينة بلام حر زمانيك لحر كاتيكا
ئەگەر دوو شوێنی تر هەبوو وەکو مەکە و مەدینە شوێنێک کە تایە مسلمانان دینەکە و عەقیدەکەیان لە خەتەرا بێ شوێنێک نێلن عیبادەت بکەی شوێنێ بترسی ئیمانەکەت لە دەست بدەی و شوێنێکی تریش هەبوو باش بوو چاک بوو ئەتوانی ئینسان تایە دیندارێتی بکە و ئازاد بوو هەم واجبە لەسەر تو ئەلم شوێنە خراپە دەرچی بڕۆی بۆ ئەو شوێنە چاکە یعنی ئەمە هەر ئەمێنێ هەتایە دووهەم خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو سەفەرەی کە کردی ئەسباب و هۆکارەکانی وەرەگرت بۆ هەموو شتێک یعنی هەموو شتێک کە ئەی کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هۆکاری وەرەگرت نەیەداوە دەست خوا وەکو لای خۆمان ئیمڕۆ ئەڵێن ئینسان لە ناو دڵەوە هەموو شتەکانی داوەتە دەستی خوا ئێمە تەوەکولمان هەیە واتە ئینسان پشت بەخوا ئەبەسێ و لە ناو دڵەوە قەنەعەتی وایە هەموو کارەکان خوا ئاسانیەکا بووی ئەوە پێ ئەوترێت تەوەکل تەواکلیشمانەیە تەواکل یعنی تەمەڵی دەستبەردان لە هەموو شتەکان و بڵێ خوا بۆم یەکە بڵێ خوا بۆم یەکە ئەمە تەواکلە ئینسانی مسلمان تەوەکلی هەیە بەس تەواکلی نییە ئەم هەموو دواکەوتنەی کە مسلمانان ئەمڕۆ لە سەرانسەری زەویە دواکەوتون جگە لەوەی کە دوژمنان موئامەرەمان بۆ ئەکەن بە هەموو قووەتێک هەوڵ ئەدەن مسلمانان تەفریقەیان تێبکەوێ دووبەرەکیان تێبکەوێ کێشەیان تێبکەوێ نایەلن پێشکەوی بە هەموو شێوەیەک جگە لەوەیشە ئێمە تەوەکولمان زیاترە لەسەر ئێمە زیاتر تەواکولمان زیاترە تا تەوەکل زۆربەی مسلمانان سەیرەکەی وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کابرایەکی بینی حشترێکی پێ و هات بۆ لای پێغەمبەری خوا حشتەکەی نەبەستەوە فەرمووی ئەی پێغەمبەری خوا حشتەکەم نەبەستۆتەوە پشتم بەخوا بەست پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بڕۆ حشتەکەت ببەسەرەوە اینجا پشت بەخوا بۆسە ئینسان ئەوێ ئیشەکانی قایب کە اینجا پشت بەخوا بۆسێ یعنی ئەوە تەوەکولە تەوەکل ئەوەیە تۆ لە ناو دڵ و قەناعەتت هەیە کە خوا کارەکانت بۆ ئەکا بەڵام خوا دەست و چاو و گوێ و ئەمانەی پێدایە ئەبێت تۆ ئیشەکانت جێبەجێ بکەی نایە دانیشیت دەم داچەقێنی بێژی بابەرەوە بێتە ناو دەمم ئەوە پێ ئەوترێت تەواکل مسلمان وان نییە ئیمامی عومەر کۆمەڵە خەڵکێکی بینی لە مزگەوتا دانیشتن على ئەساس یعنی عیبادەتەکەن ئیمامی عومەر فەرمووی بۆ لەوێ دانیشتون چییە بۆ ناڕۆنە لای کاسبی و ئینەکانتانەوە وتیان نحن المتوكلون على الله وتیان ئێمە پشتمان بەخوا بەستووە فەرمووی والله كذبتم فەرمووی والله درۆکەن ئەمە تەوەکل نییە ئەمە ئێوە ئەیکەن ئەمە تەوەکل نییە تەوەکل ئەبێ بڕۆی کاسبی بکەی ئەبێ هەوڵ بدەی ئەبێ کۆشش بکەی ئەڵێ لە تۆ حرەکەت لە خوا بەرەکەت یعنی تۆ لەسەرتە بجوولێی خوای تەعالا ژیانی وا دروست کردووە هەر ئەبێ ئینسان بجوولێ جوولان بەشێکە لە حەیات کە تۆ لە شوێن خۆتا جامد بووی یعنی معنای وایە ئەوە سوباتە نابێ ئینسانی مسلمان لە حرەکە بکەفێ نابێ لە جوولە بکەفێت ئیمڕۆ مجتەمەعی ئێمە و کۆمەلگای ئێمە زۆربەی وایە خۆشەویستەکانم ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء